بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەسعود بارزانی. بەرگی یەکەم 1931 بۆ 1958. یەکەم ڕاپەڕینی بارزان 1931 بۆ 1932. کتێبی سێیەم 1945 بۆ 1958. شۆڕشی بارزان 1945 بۆ 1958. بەشی نۆیەم. گەڕانەوە بەرەو عێراق. بارزانیەکان هەموو ڕێگاکانیان لێ گیرابوو. بە یەک جاری ژوازیان لە خەیاڵی چوونە یەکێتی سۆڤێت هێنا. لەبەر ئەوەی بۆیان دەرکەوت ئەو ڕێگە دوور و درێژە چەند پڕمەترسیە، بە تایبەتی کە دووڕی و نامەردی سەرک هۆزەکانیان بۆ دەرکەوت. حکوومەتی عێراق دەیگوت بارزانیەکان وەردەگرێتەوە، بەڵام بە بێقەید و شەرت. واتە هیچ چارێک نەمابوو جگە لەوەی چاوەڕوانی پاشەڕۆژ بکەن و خۆیان بدەنە دەستخوا. بەم پێیە خێزانەکان بەرەو چۆمی گادەری سەر سنوور کەوتنە ڕێو. ڕۆژی دەی 1947 هەمویان گەیشتنە ئەو سەر سنوورەی بۆیان دیاری کرابوو. چەکدارەکانی بارزانیشیان بەدواوە بوو. عەلی حیجازی بەڕێوەبەری گشتی پۆلیس لەو بەری گادەرەوە چاوەڕوان بوو. چاوپێکەوتنێکی لەگەڵ شێخ ئەحمەددا کرد بۆ ڕێخستنی پەڕینەوەیان. حیجازی سوور بوو لەسەر ئەوەی دەبێ شێخ ئەحمەد و مەلا مستەفا لە پێش هەموواندا بپەڕنەوە. بەڵام شێخ ئەحمەد تێیگەیاند کە بارزانی لەگەڵ چەکدارەکانیدا دوا ئاژۆی خێزانەکانە. بەم جۆرە خێزانەکان پەڕینەوە دیوی عێراق. لێرە ئەفسەر و دیلەکانی ئێرانی بەڕڵاکران و هەردوو تۆپە 75 ملیمەکە هاتنە تەقاندنەوە. ڕۆژی 15 نیسان بارزانی ماڵاوی لە شێخ ئەحمەد و برایەکانی و خێزان و دۆستەکانی کرد. 560 چەکداری هەڵبژارد بۆ بەرەو ڕووبەڕووبنەوەی مردن و ڕێگە بڕین بەرەو پاشە ڕۆژێکی نادیار. لەم ڕۆژەدا دوا ماڵەوەی کرا. بەشی هەرە زۆری ژن و منداڵ و پیاو لەگەڵ شێخ ئەحمەددا گەڕانەوە عێراق. بارزانی خۆی و پیاوەکانی مانەوە. ئەمان لێک دابڕانێک بوو پاش 11 ساڵ پێگەشتنەوەیەکی چاوەڕوانی نەکرا و کۆتایی پێهێنا. بارزانی دەڵێ زۆری تەقەلادا ئەفسەرە عێراقیەکان بمێننەوە و نەچنەوە عێراق، چونکە ئەوان بارێکی جیاوازیان هەبوو. بەڵام جگە لە میرحاج ئەحمەد و عەبدوڕەحمان موفتی کەسیان نەمانەوە. عیزەت عەبدولعەزیز و مستەفا خۆشنا و محەممەد مەحموود قودسی و خەیرۆڵا عەبدولکەریم سوور بوون لەسەر گەڕانەوە. بەکر عەبدولکەریم و نووری ئەحمەد تەها و جەلالی ئەمین بەگ و محەممەد ساڵح دەیانویست بە نهێنی بگەڕێنەوە، بۆیە چوارەکەی پێشوو شەهید کران. ئەمانی دوایی لە خنکان ڕزگار بوون. عەبدولئیلای وەسی ئەو بەڵێنەی خۆی نەگەیاندەجێ کە دابووی لەباری بردنیان یان هیچ نەبێ نەخنکاندنیانەوە. بەڵام گوایە ساڵح جەبرپی داگرتە بوو ناچاری کردبوو لەو بەڵێنا پەشیمان بێتەوە. ڕۆژی 1947 بڕیاری لە سێدارەدانی ئەو چوار شەهیدا عیزەت عەبدولعەزیز و مستەفا خۆشنا و محەممەد مەحموود قودسی و خەیرۆڵا عەبدولکەریم بەجێهێنرا و ئەو ڕۆژابوو بە ڕۆژی شەهید لە کوردستان و ئەوانیش کرانە دروشمی نەمری لە مێژووی کورد و کوردستاندا. معروف جیاوک لە لاپەڕە دووسەی کتێبەکەیدا ڕووداوە دڵتەزێنەکەی بارزانی زوڵم لێکراوە دەنووسێ. پاش کوژرانی ئەفسەرەکان و نێردرانی بارزانیەکان بۆ خواروی وڵات چاومکەوت بە میستەر دی جیبرون ڕاوێژکاری وەزارەتی ناوخۆی عێراق کە پێی دەڵێن سەرۆکی پشکنەرانی ئیدارە. لێم پرسی ڕاچۆنە بەرامبەر بە خنکانی ئەو چوار ئەفسەرە. گوتم بۆچی دەپرسی؟ ئەوان ڕۆیشتن و خەڵکیش زۆر بەداخەون بۆ لاوێتیان. بێدەنگ بوو. پاشان گوتم وەزارەتەکەی ساڵح جەبر بە خنکاندنی ئەو چوار ئەفسەرە دوو هەڵی گەورەی کرد. یەکەم پەنابەر و پەشیمان بە شەرع و قانون نابێ بێنە کوشتن لەبەرەوەی خۆیان بەدەستەوە داوە. دووەم ئەو کوشتنە ڕق و تووڕەبوونێکی ئەوتۆی لە ناخ و دڵی هەموو کوردێکدا چاند کە هیچ جار ناڕوە و لەناو ناچێ. ئەم جارە لێی پرسییم دەزانی خاوەن بەرزێتی وەسی بۆچی زۆر لە مەلا مستەفا بەداغ بوو؟ گوتم نە. گوتی چونکە جلی جانەڕاڵەکانی ڕووسی لەبەر کردبوو. گوتم پێم وایە ئینگلیز لە وەسی زیاتر لی بەداخن. بەڵام ئارێ پێم ناڵی چی بکە؟ لە وڵاتی خۆی دەرکراوە. ئێران ڕاوی دەنێ. تورکیا وەری ناگرێ. ئاخۆ بم حاڵەوە دەتوانێت دیاری ستالین بداتە دواوە، پاشان کە دایە دواوە ڕوو لە شوێ بکە. ناباڵی هەیە بە ئاسماندا بفڕێ و نەماسیە بچێتە ژێر ئاو. پاشان گوتم باوەڕ بکە و منیش دڵنیام سەرەڕای ئەوەی ڕوویدا حکوومەت لی بگەڕایە و لی ببوردایە دەهاتەوە پێی خۆشتر بوو جلکی سەربازی لەبەر بکە. ڕاوێژکار گوتی قسەکەشی زۆر بەجێ بوو.
ئەم پیاوە یەکێکە لەو قارەمانانەی کە مێژوو بە قەڵەمی زێڕین لە کتێبی گەورە پیاوەندا ناوی تۆمار دەکات.